بەڕێزان لەسەر و هەموو ئەمانەوە چاودێریکی وردی دام و دەستگاکانی حکوومەت کراوە لە ئیدارەی خۆجێی پارێزگای هەڵەبجە. بێگومان ئەم چاودێریکردنانە بێ ڕێگری و بێ ئاستەنگ نابێت. هەر بۆیە بەداخەوە بەشێک لە بەڕێوەبەرەکان و بەشێک لە بەڕێوەبەرایەتیەکان سەرەڕای ڕوونکردنەوەی ئەو یاسایانەی کە ڕێگای بە ڕێکخراوی هەڵوێست و ڕێکخراوەکان داوە چاودێری دام و دەستگاکان بکەن لەسەر و هەموو ئەمانەوە ڕێگریەکەن و ئەو زانیاریانەی کە پێویستە بیدەن بە ڕێکخراوی هەڵوێست نایدەن و ڕێگری لێەکەن. بۆ ئەمەش ئێمە لە ڕێگەی دادگاوە هەوڵمانداوە ئەم کێشانە یەکلا بکەینەوە. بەڵام بەداخەوە ڕێکارەکان لە دادگا سست و لاوازن بە جۆرێک سکاڵامان هەیە لە ساڵی 2020ەوە هەتا ئێستا نەتوانراوە یەکلا بکرێتەوە. لە کاتێکدا سکاڵا هەیە لەسەر ڕێکخراوی هەڵوێست لە 2023 کراوە و لە مودەی دەمانگدا توانراوە ئەو سکاڵایی یەکلا بکرێتەوە. ئەمەش دەرخەری ئەوەیە دادگاکان بە شێوەیەکی دادپەروەرانە ڕۆڵی خۆیان نەگەڕاوە لە پارێزگای هەڵەبجە. سەرباری ئەو کەیسانەی داومانەتە داواکاری گشتی بەداخەوە بە شێوەیەکی سست و لاواز بەڕێوە ئەچن کە ژمارەیان زیاتر لە 10 کەیسە و هەتا ئێستا لە دادگا بۆ خۆیان ماونەتەوە. بەڕێزان دوا بە دوای سەردانەکەی سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پارێزگای هەڵەبجە لە ساڵی لە 22/2024 کۆمەڵێک بڕیاری دا کە جێبەجێیان بکەن لە پارێزگای هەڵەبجە کە خۆیان لە 9 خاڵە بینیەوە. ئەم 9 خاڵە لە سەرەتادا هەنگاوی زۆر باش و ئەرێنیان بڕی. بەڵام بەداخەوە لە ئێستادا دوای ساڵێک ئێمە هەست دەکەین هەنگاو بە هەنگاو بۆ دواوە ئەگەڕێنەوە بڕێکیان جێبەجێ ناکرێن یان بڵێم بە شێوەیەکی سست و لاواز جێبەجێکرێن.